لە هەرێمێکی چین ڕیسایکلینی پاشماوە خۆراکیەکان لە ڕێگەی سیسرک و قالۆنچە بە شێوەیەکی سروشتی ئەنجام دەدرێت. لە هەرێمی چانگیوی چین ملیۆنان سیسرک و قالۆنچە لە کێڵگەیەکدا بۆ خۆڕزگارکردن لە پاشماوەی خۆراکی چێشتخانەکان بەخێو دەکرێن و بەکاردەهێنرێن. ڕۆژانە 50 تەن پاشماوەی خۆراکی لەلایەن کرێکارەکانی کێڵگەکەوە شی دەکرێنەوە و دەرخواردی ملیۆنان سیسرک دەدرێت. پاش وشکردنەوە بە چەند دەرمانێکی تایبەت مادە ژەهراویەکان لە سیسرکەکاندا دەماڵرێن و پاشماوەیەکی بێزیانیان لێ دەمێنێتەوە. دواتر ئەو سیسرک و قالۆنچانە لە دەستگای تایبەتدا دەهاڕێن و ورد دەکرێن. دەکێڵگە پەلەوەریەکان وەک عەلەف بەکاردێت. هەروەها دەتوانرێت وەک گیا دەرمانی سوودی لێ ببینرێت. کێڵگەکە لەژێر چاودێرێکی وردی پشکنەراندایە و بە کامێرای چاودێری بەردەوام چاودێری دەکرێت. خاوەنی کێڵگەکە باس لەوە دەکات ڕزگاربوون لە پاشماوەی خۆراکی چێشتخانەکان کێشەیەکی جیهانیە و چەندان زانا و پسپۆڕ بە شوێن چارەسەری ئەو گرفتە گەڕاون. بەڵام تا ئێستا نەیانتوانیوە بە چارەسەرێکی بنەڕەتی بگەن و کێشەکە بە چارەسەر نەکراوی ماوەتەوە. خاوەن کێڵگەکە دەشڵێت بڕوام وایە ئەم ڕێگەیە کە بۆ چارەسەری پاشماوە خۆراکیەکان دۆزیویانەتەوە ڕێگەیەکی گونجا و سەرکەوتووە. بەو پێی بەبێ بەشداری مرۆڤ و بێ کاریگەری خراپکردنە سەر ژینگە و بە پاراستنی یاسە سروشتەکانی زنجیری خۆراکی لە پاشماوە خۆراکیەکان ڕزگاریان دەبێت و دووبارە ڕیسایکلین دەکرێنەوە و سوودیان لێ دەبینرێت. بەڵام بەشێک لە ڕخنەگران باس لەوە دەکەن ئەگەر هەیە ئەو ملیۆنان سیسرک و قالۆنچەیە لە کێڵگەکە هەڵبێن و بڵاو ببنەوە بەمەش مەترسی لەسەر ژینگەی ئەو ناوچەیە دروست دەبێت. لە بەرامبەریشدا بەڕێوەبەرانی کێڵگەکە بۆ ڕێگرتن لە هەڵهاتنی ئەو مێروانە و ڕەوانەوەی نیگەرانی خەندەقێکیان بە چواردەوریدا هەڵکەندووە هەروەک بە دیوارێکی بەرزی کۆنکرێتی کێڵگەکە پارێزراوە. لای خۆیەوە یەکێک لە سەرپەرشتیارانی کێڵگەی لیان ڕۆک باس لەوە دەکات ئەو سیسرکانەی لە کێڵگەکەدا بەخێو دەکرێن بە ژینگەی دەرەوە ڕانەهاتوون و لە ئەگەری هەڵهاتنیان دەرفەتی زیندومانەوەیان زۆر کەمە. بەمەش هیچ مەترسیەک لەسەر ژینگە دروست نابێت. ژمارەیەک لە شارەزایانی مێروناسی و بەڕێوەبەرایەتی ڕیسایکلینی پاشماوەڕقەکان و چەندین کەسی ئەکادیمی و زانستی چین پاش لێکۆڵینەوە پەسەندی ڕیسایکلینەکەیان کردووە. مانەوە و ڕیسایکلین نەکردنەوەی پاشماوە خۆراکیەکان قەیرانێکی جیهانیە و لە سەروی هەمویانەوە وڵاتە عەرەبیەکان بەدەستیەوە دەناڵێنن کە ساڵانە زیاتر لە 100 ملیۆن تەن پاشماوەیان هەیە و بەردەوامیش ڕێژەکە بەرز دەبێتەوە. تا ئێستاش چارەسەرێک بۆ لە ناوبردن یاخود دووبارە بەکارهێنانەوەی ئەو پاشماوانە نەدۆزراوەتەوە.